لە سێبەری باوەڕدا بەشی دووەم. نووسینی محەممەد فەتحوڵڵا گولن. 15. ناگونجێت زانست و ژیری تەنها لە عەقڵگەرایی و ماددە و بزوتنی گەردیلەکاندا قەتیز بکرێت، چونکە پێش لە هەر شت ئەو مرۆڤەی کە خاوەنی ژیریە و زانست بەرهەم دەهێنێت تەنها لە ماددە و جەستە پێک نەهاتووە، بەڵکو ماددە و جەستەی مرۆڤ تەنها یەکدانن لە هەزاران جیهانی دیکە. ئەو کەسەی ناتوانێت موعجیزە لە عەقڵی خۆیدا جێ بکاتەوە ئەگەر کەمێک ئاگاداری پێشکەوتنە زانستیەکان بێت و هەندێک شارەزای ئەو شتانە بێت کە لە ناوەندە زانستیەکاندا دەگوزەرێن، ئەو کات عەقڵی کە لە نێزەکێکی هەڕەمەچی و بێخولگە دەچێت لە تەوەری خۆیدا نیشتەجێ دەبێت. لە مرۆڤدا ڕوحبوونی هەیە و ئەمەش خاوەنی چەندین ئەرک و فەرمانبەری نەزانداوە، و لەمڕۆدا لێکۆڵینەوە و چالاکیەکان لەسەر ڕۆح بووە بە یەکێک لە بەربڵاوترین سەرقاڵیەکانی ناوەندە زانستیەکان. ئەوانەی لە ماددەدا بە دوای هەموو شتێکدا دەگەڕێن، عەقڵیان دابەزیوەتە چاویان و دیارە چاویش لە ئاستی معنەویاتدا کوێرە. پێدەچێت ئەوانەی ئینکاری موعجیزەکان دەکەن بەهۆی نامۆیی و ترس و دوودڵیان بەرامبەر بە ئاین وەها ڕێگایەک هەڵدەبژێرن. بەڵام ئەو شتەی کە لە ڕابردوودا حوکمی دڵەکانی کرد و ئەوەش کە لە ئایندەدا بەردەوامی بەو حوکمەی دەدات تەنها دینە. 16. زانستە مۆدێرنەکان زۆر جار ئەوەی تا دوێنێ پێیان دەوت هەڵا ئەمڕۆ بەڕاستیان دادەنێن و ئەوەش کە دوێنێ بەڕاست دادەندا ئەمڕۆ بڕیاری هەڵەی لەسەر دەرکراوە. کەسیش ناتوانێت زامنی ئەوە بکات ئەوەی ئەمڕۆ بەڕاستیان بە هەڵە دادەنرێت سبەینێ هەڵ نەگەڕێتەوە بۆ پێچەوانەکەی، کەواتە هەڵبژاردنی چاوەڕوانی و ئینکاری نەکردن لە بەرامبەر ئەمڕ و داوانەدا کە سەر و ماددە و هۆکار و یاساکان و زانست ئەمڕۆ ناتوانێت ڕوونیان بکاتەوە بە هیوای زانست سبەی ڕاوێیان دەکات شتێکی تەواو ژیرانەیە. بەڵام ئینکاریکردنی ئەو ڕووداوانەی کە لە ڕابردوودا ڕوویان داوە و لێی بوونەتەوە و وتنی مەحاڵە لە هەمبەریاندا لەگەڵ هیچ عەقڵ و لۆجیکێکدا ڕێک ناکەوێت. بۆچی ناکرێت نەرمونیانترین مامەڵە لەگەڵ موعجیزەکانیشدا بکەین و بڵین ئەمانە سنووری عەقڵ و بیرکردنەوە و ئەزموونی ئێمە دەبەزێنن. 17. ئەو هۆکار و یاسایانەی کە عەقڵی ئینکار ئەکردوونی بە بناغە و پاڵپشت بۆ خۆی ناتوانن بەدیهێنەر بن، هەر بۆیە ناتوانن حکم بەسەر موعجیزەکاندا بکەن و لە بابەتی تێگەیشتنیش لە موعجیزەکانیشدا بە پێوەر و ئامرازی پەیوەندن ئەژمار ناکرێن، لەبەر ئەوەی هۆکارەکان ناکرێت هەتایە بە شێوەی زنجیرەیەکی هەمیشەیی بەردەوام بن، ئەوە ئەمانەش وەکو موعجیزەکان شوێنەواری دەستی قودرەتی بەدیهێنەرن. ئەوانەی گومانی هەبوونی حەتمیەتێکی ناچاری لە گەردووندا دەکەن کاتێک دەگەن بە یەکەم هۆکار دەچەقن و ناتوانن وەڵامی بۆچی بدەنەوە و ناچار خۆیان بە چۆنەوە سەرقاڵ دەکەن. 18. ئەوانەی بە ناوی زانستەکانەوە ئینکاری موعجیزەکان دەکەن کاتێک ڕاستیان بۆ ئاشکرا دەبێت تەریق دەبنەوە، چونکە لە بەشی داهاتوودا و لە بابەتی قورئاندا کاتێک سەرنج لە دۆزینەوە و پێشکەوتنە نوێیەکان دەدەین بە چاوی خۆمان دەبینین کە هەر یەکەیان لەلایەن موعجیزەیەکی جیاوازەوە ڕابەرایەتی و ڕێنمونی دەکرێت و ڕێگای نیشان دەدرێت. پێغەمبەران عەلەیهیم السەلام و دوایین پێغەمبەر صلی الله عەلەیه وسلم لە سەردەمانێکدا کە عەقڵی مرۆڤ فەرسەخ لە حاڵەتی ئەمڕۆیەوە دوور بوو لە ڕێگەی موعجیزەکانیەوە و بە جۆرێک کە لەوانەیە عەقڵی خەڵکانی ئەم ڕۆژگارەش لە تێگەیشتنیاندا دەسەوەسان بێت تیشتیان خستوەتە سەر ئەمڕۆ و لە جیاوازەکانی پلیکانەی زانست و پێشکەوتنی ئەم ڕۆژگارە و تەنانەت لووتکە گەلێکی وایان وەکو ئامانج بۆ دیاری کردووە کە زانست و پێشکەوتنی ئێستا زۆر دوورندەی و بە درێژایی ڕێگە هەتا لووتکەکان بەردی سەرگۆشەیان داناوە و ئاڵایان لە ئاسۆکاندا شەکاندووەتەوە.